بێگومان ئێمە ساڵانە هەر لە هەموو هەرێمی کوردستان لە زاخۆ تا کفری و کەلاریش ئێمە کۆبوونەوە بەو بەڕێزانە دەکەین کە ناویان لە تریپشک دەرچووە و خوا سەفەری حەجی بە قسمت کردوون بۆ ئەوەی بەر لە سەفەرەکەیان ئەو ڕێنمایانەی ئێمە هەیە پێیان ڕابگەێنین تا بتوانن بە باشی پێوی پابند بن و هەندێک لە زەحمەتی سەفەرەکەیان بۆ ئاسان ببێتن. ئەوە یەکەمین ناوەندە کە دەستمان پێ کردووە طبیعی پشتی سۆران لە ناو پشتی تەواوی هەرێمی کوردستان 225 حاجیە کە 63یان ئافرەتن و ساڵانەش دەتوانم بڵێم دەڤەری سۆران نمونەی باش بۆ لە سەفەرەکەیان و گلەیەکی ئەو تۆمان نەبووە لە سەریان بەس پێمان خۆشە ساڵ بە ساڵ باشتر بێ ومێدیش دەکەین کە ئەم ساڵ باشتر بێ. خۆتان دەزانن پشتی حەجیشی هەرێمی کوردستان 3656 کەسە. سەبارەتەوە ئامادەکارانەی کە بۆ حاجانی ئەم ساڵ کراوە دیارە پاڵ ساڵ هەندێک کێشەی ئەسانسۆرمان هەبوو لە ناو ئۆتێلەکەدا ئەم ساڵ بە خۆشحاڵیەوە پێش دەستپێکی وەرزی حەج لێژنەیەک ئامادەکرا سەردانی سعودیان کردووە لەوێدا ئامادەکاریان کرد کە 3 ئوتێلیان بۆ حاجانی هەرێمی کوردستان گرتووە بە جۆرێک ئەگەر وەڕێک بخرێتن هەر پارێزگایەک لە یەکێک لە ئوتێلەکانە دەبێتن تیمەکانی بەڕێبەراتی گشتی حەج و عومرە ئەو فەرمانبەرە ئیداریانەی کە ئەم ساڵ دانراون کە هاوڕێی حاجیان دەبن بە تێکرا سەرپەرشتی حاجانی هەرێمی کوردستان دەکەن.